دوای قوڵبوونەوەی ململانەی کۆمپانیا حیزبیەکان لەسەر گواستنەوەی غاز لە جێڵگەی کۆرمۆری سنووری قەزای چەمچەماڵ، تەقەکردن لە شۆفێری تانکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی کۆمپانیای داناغاز لە ناوچە جیاوازەکانی هەرێم لە زیادبووندایە و ڕووداوی تەقەکردن لە حاڵەت دەرچوو بووەتە دیاردا. بامەبەستی لە نزیکەوە ئاگاداربوون لە بارودۆخی شۆفێران و کێشە و گرفتەکانیان بەیام سەردانی ڕێگای سەرەکی تانکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی کۆمپانیای داناغاز دەکات. شۆفێران بۆ پەیام دەدوێن و دەڵێن ڕۆژانە و شەوانە تەقەیان لێ دەکرێت و ڕوبەڕووی هەڕەشە و مەترسی دەبنەوە. داواکارن لەلایەنە پەیوەندیدارەکانیش ئەمنیەتی ڕێگاکەیان لە ئەستۆ بگرن. ئێمە وەکو ساقەکانی کۆرومۆر هیچ پارێزراو نییە لە ڕێی ئەمنێتەوە، هیچ کەسێک خۆی ناکا بە ساحیبی هیچ ساقی تەنکەرێک. پێرێ ئەم تەنکەرەمان لە ڕێی بازیان پەترۆڵێکی جامڕەش ئەم سیارە 8 فیشێکی پێوە ناوە و بۆ کوشتنیش پێمانەوە ناوە. ئەوە فیشەکانە کامێرەگات توانێت ببینێت و لە کۆرمۆر و تاوەکو سلێمانی تا ئەو کۆمپانیای ئێمەم غازی بۆ گوازینەوە پارێزراو نییە. ئێمە بۆ کەسا بە دەرەچین لەو ڕێگا، بەڵام داواکەین لە بەرپەرسانی چەمچەماڵ بە تایبەتی چکەم ئەمنیەتی ئەم شاراکەوتە ئەستۆی ئەوان، یعنی کارێکی وامان بۆ بکەن کە ئێمە بە ئامان بێن و بڕۆین بۆ هەموو شوێنێک لە سلێمانە. من لە ناو جەرگەی سلێمانە تەقەم لێکراوە، باشە لێرە تەقەم لێکراوە نەک لێرەشەوە ڕۆژان تەقاکەن بۆ هەموو بارەکان هەموو مەرهەکان ئەوانەی کەوا زەری بۆ بازیان لێسەنن بۆ ئەمانە بۆ ئێمە ئەمانز دەبێت. هیچ فیشەکێکی بە بەتڵی منەوە نەناوە، بەڵام هەموو فیشەکانی ناوەدە سیارەکەی منەوە بۆ کوشتنی من پێوەی ناوە. منیش داواکارم لە حکوومەتی هەرێم بێتە دەنگ بێدەنگ نەبێت، لەبەرەوەی ئەوەی پێوە بێگشتی مناڵی فەقیرە. داواکارم لە حکوومەتی هەرێم بێتە جواب لە سەرم قەزەیە. بە جۆرەی ئامارێک کە دەست پەیام کەوتووە لە ماوەی تەنها 3 ڕۆژدا 16 حاڵەتی تەقەکردن لەو شۆفێرانە تۆمار کراوە. بەڕێوبەری ناحیەی قادرکەرم کە کۆمپانیای داناغاز دەکەوێتە سنووری ناحیەکەیەوە دەڵێت با سەرپەرشتی جێگیری سەرۆکی حکوومەت لیژنەیەکی هاوبەشی ئەمنی ویداریان بۆ پاراستنی ئەمنیەتی ڕێگای و تانکەرانە پێچێناوە و دوای پێچێنانی ئەو لیژنەیەش حاڵەتەکە لە سنووری ناحیەکەی و داکەمی کردووە و لەمە دووە هەوڵی بنەبڕکردنیشی دەدەن. ئێمە وەکو ئیداری و ئەمنی سنوورەکە لەو لیژنەیە کە بەڕێز وریایە ئەمیدوریا ئەوی سەرپەرشتیەکە وەکو لایەنی ئەمنیەکە و پۆلیسی نەوتوغازە وەکو ئیداری ئێمەش لەو سنوورە ئاسایش پۆلیسەکانمان لەگەڵ پۆلیسی ڕۆژاواش. بەڕاستی لەو ڕۆژەوە کە ئەو لیژنەیە تشکیا من هیچ کێشەیەکم نەبینی لێە. خۆشبەختانە ئەم ماوەش کە باسە ئەو شتانە کرا لە سنوورێ ما ئەو شتە نەکراوە. بەڵێ ئەمنێتی ڕێگاکە پارێزا ئەو ڕۆژێک کە باسەوەیان کرد ئەویاندا پاڵ کۆمپانیەکانەوە نەخێرەوە پەیوەند بە کۆمپانیەکان نەبووە و غازیش تاکو ئەم دەقە ئمڕۆژ یەک کێشە لە دانەغازە نەبوو. ئاماری ئەو شۆفێرانەی کاری گواستنەوەی سوتەمەنی لە کۆمپانیای داناغاز ئەنجام دەدەن 1078 شۆفێرن. لەو ژمارەیش 925 شۆفێریان کاری گواستنەوەی نەوتی سپی دەکەن و 153 شۆفێری دیکەشیان کاری گواستنەوەی غاز دەکەن. سەرەڕای ئەوەی ڕۆژانە لەم ڕێگەیە شۆفێرەکانی گواستنەوەی سوتەمەنی کۆمپانیای داناغاز ڕوبەڕووی هەڕەشە و تەقەکردن دەبنەوە لەلایەن چەکدارانی نەناسراوە، بەڵام بە جۆرەی زانیاریەکانی پەیام تا ئێستا هیچ کەسێک لەسەر ئەو حاڵەتە دەستگیر نەکراوە. هەر ئەمەش نیگەرانی شۆفێرانی لێکەوتووەتەوە و هاوکات توانای هێزە ئەمنیەکانشی خستووەتە ژێر پرسیارەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، سنووری ناحیەی تەکەی جەباری.